لە کاتژمێر 7 سەر لە بەیانیەوە هەمووان چاویان بە ئاسمانەوە بوو تا ئەو فڕۆکەی تەرمی جەلات تاڵەبانی پێیە بگاتەوە هەرێمی کوردستان. دوای گەڕانەوەی تەرمەکەی بۆ باشووری کوردستان هاوڵاتیان چاوەڕێبوون تا دوا ماڵئاوایی لە تاڵەبانی بکەن لە بەردەم فڕۆکەخانەی سلێمانیەوە تاوەکو دەباشان خەڵک لە پێشوازی تەرمەکەی وەستا بوون. هەموو نیگەران و چاوبەگریانن بۆ لە دەستدانی یەکەم سەرۆکۆماری کورد لە مێژووی عێراق. مام جەلال ئازادیەکە تەواو قسەدنیە خەباتەکە دیر و درێژای یعنی هەر ji vê gavê heta 100 sal diyan behsî xebata Mam Celal û azadiya Mam Celal serkirdatiya Mam Celal kesekê Mam Celal azadiyeka tamamiya de vê Kurdistanê. بەڕاستی شوێنی دیارە بەڕاستی قاعدی هەموو کورد بوو. وەڵای ئەمە پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی بنە ماڵی مام جەلالەکەین لە هەموو کوردیەکەین بەڕاستی بە بنەبوونی ئەو کورد کە خەسارەتی گەورەی دەکەوتووە ئەم جارش. نزیکەی 6 کاتژمێر تەرمی تاڵەبانی لە فڕۆکەخانەوە تا دەباشان بەڕێگەوە بوو لە مزگەوتی گەورەی سلێمانی نوێژی مردووی لەسەرکراو بەڕێکرا بۆ دەباشان لە ئەنگرانی یەکێتی و هاوڵاتیانی دیکە هەموو بەبێ جیاوازی فرمێسک بۆ لە دەستدانی دەگێڕن. هیواخوازیشن مەرگی تاڵەبانی ئاوێک بێت بەسەر هەموو ئەو ئاگرانەی بەرۆکی خەڵکی گرتووە لە باشووری کوردستان. والله غەمناکی زیاتر هیچ نییە. دڵگراندم بە لە دەستدانی هەڤاڵ مام جەلال چونکە کەسایەتێکی گەورە بوو کەسایەتی وا لە کووردا زۆر دەگمەنە ئەوە پرسە و سەرخۆشی خۆم دووپاتەکەمەوە بۆ هەموو گەلی کورد و بۆ هەموو تاکێکی کورد. بە بەڕێز جەنابی مام جەلال ئەڵێم ماڵاوە جەنابی مام جەلال بەڕاستی کەم مرۆڤ بەتوانێ ئازا بێ پیاوێکی ئازا بوو پیاوێکی پاک بوو پیاوێک بوو لەگەڵ میلەتەکەی خۆیان ئاژیا. جەلال تاڵەبانی ناسراو بە مام جەلال کوردێک کە توانی لە شۆڕشی شاخەوە بگات بە سەرۆکۆماری عێراق لە 12 تشرینی دووەمی ساڵی 1933 لەدایک بووە. لە 6 نیسانی 2005 دوای هەڵبژاردننی لەلایەن کۆمەڵەی نیشتیمانی عێراقەوە بووە بە یەکەم سەرۆکۆماری کورد لە مێژووی عێراق. لە دوای نەخۆشکەوتنیشی لە 24 تەمموزی 2014 کۆتایی بە پۆستەکەی هاتوو دکتۆر فواد مەعسووم هاتە جێگەکەی لە 3 تشرینی دووەمی 2017 لە وڵاتی ئەڵمانیا هەر بەهۆی نەخۆشیەکەیەوە گیانی لەدەستدا. ڕامێر عوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.